سەربازی ونی ئەم جارە لەگەڵ هاوکارەکانیدا شەڕ لەگەڵ بەستەڵک دەکات بۆ پاراستنی ژیان و گیانی هاوڵاتیان لە ساتە سارد و شەختە بەندەکاندا. ئەم پیاوە هەموو ڕۆژێک لابەرە بەیانی زووەوە هەنگاو دەنێت بۆ دەستپێکردنی کارەکەی. ڕۆژانە دەیان کیلۆمەتر دەبڕێت لە بەردووری ماڵەکەی لە شوێنی کار و خزمەتکردنیەوە. ئەو مرۆڤە ماندوونە ناسا ماوەی 37 ساڵە لە شار و شارۆچکە و گوندەکانی دەڤەری باڵەکایەتی و بارزان و سۆران و سنووری هەولێری پایتەختی کوردستان خزمەت دەکات. ئەم سەربازەونا لە وەرزیزستاندا چەند ئەرکێکی گرنگ ڕادەپەڕێنێت لەگەڵ هاوکارەکانیدا. سال بەر لە ئێستا لەو دایری تعیبین بە سیفەتی کرێکار ئەو عنوانم گۆڕایە بووی بم شەغل خەباتە لەم شەغل خەباتی بووم ئاسای گرێدەر لە سای گرێدەر ئیشم کردیە ئیشی هەموو ڕێگاکانم کردیە بە قیر و بڕینەوە ئەو لە منتیقەی دەڤەری بارزان و لە بەدا دۆست و لە باڵەکایەتی هیچ درێغیم نەکردی هەر ئیشەشم کردیە بە جدیم کردیە و ئەو ئیشەی کە کردی شم زستانان ئەمن خەفەری بەفەر بوویمە لە هەر سێ دەڤەر لە دەڤەری هەولێریش ئیشم کردیە لە منتیقەی زراعەتی ئیشی قێرکردن و ئیشی بڕینی جادە و ئەویشانم کردیەوە. ئەوەی جێگای سەرنجە لە ناو ئەم تیمانەدا زۆربەیان تەمەنێکیان کردووە و بەدەگمەن کەسێکی گەنج لە ناو ئەم گروپەدا بەدی دەکرێت. لەگەڵەوەی کارەکە زۆر سەختە و پێویستی بە هێز و بازووی گەنجانەیە، بەڵام ئەم کارە پێدەچێت زیاتر شارەزایی و بەهرە و حەز و بوێری پێویست بێت، نەک تەنها هێز. ئیدی لەم تیمانەدا کۆمەڵێک پیاوی بەتەمەن شان بەشانی یەک کار دەکەن بۆ ڕاماڵینی ئەو بەردانەی کە لە کاتی داڕمانی شاخەکاندا ڕێگاکان دادەخەن. سەرەتا ئەو گاشە بەردانە فڕێدەن کە دەبێتە بربەست لە بەردەم شۆفڵەکاندا. بە هەرەوەزی و پێکەوە ئەم کارە دەکەن. گەر ئینهێڕات ڕوویدا زۆر زارش ڕوویدایە ئیشەکەشمان زۆر بەجددی کردو لێ نەگەڕینە شەویش کردیتمانەوە ئەوە لە کاتی کە بەستەڵک پیا ئەبی بەرد ڕۆژ پیا بۆ ڕۆژ لێ ئەدا یەکسەر بەردەکە دێتە خوارێ دەکەویتە سەرزادەی یەکسەر بەخۆ شل دەبیتەوە دەکەویتە سەردادی ئەمە دەچین شەو بی ڕۆژ بینیوە شەوی دەچین بەردەکان لە ئادەی.
لە ڕێگەی ئامێری تایبەتەوە پاشماوە شاخاویەکە فڕێدەن. ئەم کارە پڕمەترسیە لەبەر ئەگەری داڕوخانی زیاتر لە کاتی لادانی پاشماوەکان شارەزای زۆری پێویستە و دەبێت زۆر بە وریایی و بە وردی کارەکە ئەنجام بدەن. ئەم پیاوە خۆشەویستی خاک و نیشتیمان ئیرادەیەکی بەهێزی پێبەخشیوە، بێگوێدان بە خراپی بارودۆخی ئابووری و کەم دەرامەتی لە ناوچە شاخاویەکان و ڕێگا مەترسیدارەکاندا ئەو شەڕ لەگەڵ ڕووداوە سروشتەکاندا دەکات. ئێمە کە ئەو تیمەین تیمەکی زۆر ڕێکوپێکە کە ئامانجیمە هەموو ئەوەیە کە ئەمە زیان و سەلامەتی ئەو خەڵکە بپارێزین. ئەمە خۆمان بەخش کردیە ئەو تیمە جێکە زۆر حساس و زۆر ڕێکی زۆر زەحمەتە لە ڕووی ئیشکردنەوە. هەموو کەسێک تەحمولی ئەوەی نییە لەوێ ئیش بکات لە حاجی مەلاو لەمە دەڤەری بازان لە دەڤەری سیدەکان ئیشێکی زۆر بە زەحمەتە. بەس ئەمە هەموو ئامانجمان ئەوەیە کە خەڵکەکە ئاسوودە بیت، خەڵکەکە بە ڕێکوپێکی هاتوچۆی خۆی بکات. کاشتار یەکێکە لە کادر هەر بە توانەکانی بەڕێوەبەرەتی ئێمە کە تەمەنێکی زۆر زیاتر لە 30 ساڵە لە خزمەتدایە لە خزمەتی ئاوادانکردنەوەی ئەو وڵاتەدایە. لە شاگردی شوفێرەوە دەستی پێ کردووە و پاشان شوفێری گرێدەر بووە و ئێستاش کە وەکو چاودێر زیاتر لە 10 ساڵە وەکو چاودێری کارەکانی ئێمە کار دەکات لە هەموو پرۆژەکانی ئێمە، چ لە پرۆژەی قەیرتاوکردن بیت، چ لە ڕەماڵینی بەفر بیت، چ لە
دارمان بیت لە کاتی لافا و دارمانێکی سروشتی بیتن دائما ئامادەیە کەسێکی چست و چاڵاکە کەسێکە کە بە جوانی قسەوەرەگریت و تەنفیزی شەکاتن ئێمە جماعەتی ڕێگە و بانین جماعەتی ئیشغال وەکو ئێستا پێوی تەماشای لێ ئەەکەین ئەو بەرد و دار و چتهات دەخوارێ خاوینەکەینەوە کاکستار ئەوە چەند سارە کە ئیشەکە زۆرمان دینە لەو ئیشە ئێمە هەر وعین چێش بەجستان بە هاوین هەموو وەحدایەکی ئەمەکە ئیش لەو منتقانە ئەەکەین وەکو ستافی خاوێنکردنەوە پاکردنەوەی ڕێگای حاجی عومەران زۆر سپاسی کاکسەتار و جەماعەتی هاوڕێیانی دەکەن کە زۆر ماندینە لەو ڕێگای کە ڕێگایەکی سەرەکی نێوان دوو دەوڵەتی عێراق و ئیرانە ئەوان ماندیبوونێکی زۆریان دەبێت ئەگەر ئەرکێکی سەرەکیان هەیە لە پاراستنی ئەو ڕێگایە هەرچەند ئەو ڕێگا زۆر مەترسی و شتی زۆری لەسرە ئەوانە هیچ کۆڵ نادەن ئەوە چەند سارەمە لەو ڕێگایە لەگەڵ سەتار عادلی ئیشەکەین کاکستان بەڕاستی زۆر قابل هەمووشە زۆر ماندیە لەگەرمە شەو ڕۆژ لەگەمەدایە ئیشی زۆر باشەکەمە لەو تەمەنێ بخۆ تەمەنە خۆمان تەرخان کردی لەو ڕێگای ئەگەر بێت و زار هەیە ئێشی شەوێت دەی شەوێت دوازی شەوێ ئەمە ئامادەین لەو ڕێگابانیدا لە حاجی عومەرە تاوەکو دیتە حافیزی و بەرسیرینی بەڕاستی زۆر کێشەی دروستە بیت بەڵامدامە شەو ڕۆژ ئامادەینەکە ڕێگەی خاوێنکردنەوە کاکستانی بەڕاستی یەک دەمی غافر نابێت زۆر قابل هەموو شتێک یەکێکی تر لە کارەکانیان پاکردنەوەی ڕێگاکانە لە شەپۆلی بەفری زۆر و لە بەستەڵەکی ناوچە شاخاویەکان کە زۆرجار لە ناوشار و گوندەکان و لەسەر ڕێگا سەرەکیەکاندا گرفت بۆ هاوڵاتیان دروست دەکات. ئەمە ئەو شەونخونەیەکەین لە پێناوی خەڵکەکەیە کە خەڵکەکە تووشی هەڵدێر و تووشی لە ناوچوون نەبیت و خەڵکەکە دلی پێخۆشە گەر ئەمە ڕێک خاوینکەمە زۆر دلی پێخۆشە ئەگەر خاوینەکەینەوە نابێت عالەمەکە تووشی هەڵدێر و تووشی ئەو شتانە دەبێت. ئەمان شەونخونی دەکەن بۆ خزمەتکردن بە هەمووان. ئەم تیمانە لە ئەندازیار و فەرمانبەر و کەسانی شارەزا پێک دێن. ئەگەر بەفرکات ئەمە بە هەموو شێوەیەک کە ڕێکەمە ڕێی سەرچەکەمان کردەوە ئەو زار ڕێی گوندەکان و ڕێی نەحیەکان هەمووی دەکەینەوە لەبەر ئەوەی کابرا هەیە نەخۆشە ناگەت خەسانەگەر ئەمە نەکەینەوە ناگەت تووشی هەڵدێر و تووشی مردن دەبێت ئەمە بە شۆفەل و بە گرێدەر چی پێویست بوو بلدۆزەر هەتا بلدۆزەر ئەگەر بلدۆزەری ویست بلدۆزەری دەبین گرێدەری ویست گرێدەری دەبین کاسیعە دەبین هەرچی لە ئەمە دەزانین ئیش خۆمان کە چی پێویستە ئیشەکەی پێ بکەین.
ناوچەیە زستانی زۆر سەختە و ڕووداوی سروشتی تێدا ڕوودەدا وەک بەفربارینی زۆر و پچڕانی ڕێگاکان بەهۆی بەستەڵەک و دارمانی شاخ و لافاو. ئەمەش کاریگەری زۆر خراپ لەسەر هاتوچۆ و ژیانی خەڵکی ئەم ناوچە و گەشتیاران و تەنانەت هاتوچۆی بازرگانی و ئابووری لە نێوان کوردستان و ئێران دروست دەکات. ئێمە وەکو هاوڵاتیان لەو دەڤەرەی کە لێرەینە لە عاجومران بەڕاستی سوپاسی ئەو تیمانە دەکەین کە ڕاماڵینی بەفر دەکەن لێرەکانە بەڕاستی ئەرک و زەحمەتێکی زۆری دەبینن ئەو ڕێگا پاک دەکەن بەڕاستی ئەوان نەبن ناتوانین ئێمە لەو ڕێگانە هاتوچۆ بکەین ڕێگاکان زۆر زەحمەتن بەڕاستی ئەو تیمانە بە شەو بەڕۆژ ئیشی خۆیان دەکەن ڕاماڵینی بەفر دەکەن ئیشی هاوڵاتیان ئاسان دەکەن لەو هاتچوونی ئەو منتیقەیە ئێرە منتیقە شوێستانی و ساردە وەکو خەڵکی عاجومران زۆر سپاسی ئەو برادرانە ئەو تیمەی دەکەین کە یارمەتیمان دەن هاوکاریمان دەکەن بۆ پاکردنەوەی ڕێگا و بانی عاجومران. سەرەتاوە خێراتنتان دەکەین دەستخۆشی لە تیمەکانی فریاکەوتنی بەفر ڕاماڵینی عاجومران دەکەین بەڕاستی زۆر زۆر ماندوونە ناسانە کارەکانی خۆیان دەکەن. ستار یەکێکە لە بە ئەزمونترین و ماندووترینی ئەو کەسانەی ئەم خزمەتە گەورەیە دەکەن. ئەو بەرەنگاری مەترسیەکی گەورە دەبێتەوە لە پێناو پاراستنی هاونیشتیمانیان و گەشتیاران. ئێستاش ئەمن چاودێرم لە منتیقەی باڵەکایەتی چاودێری ئەو ڕێی دەکەین بە شەو بە ڕۆژ ئەمە بەفرخاوین دەکەینەوە و خێشی لێ ئەدەین لێ ناگەڕێت چکە خەتە کە ترانسێتە نابی بگیرێ بە هیچ شێوێک لەبەر ئەوەی خەتی نابنی دوو دەوڵەتە دەبی ئەمە زۆر بە وردی چاودێری بکەن کە دەکەویت شەوان دەچێت خاوی دەکەینەوە ئەگەر پێویستی بە خەی بخەی لێ ئەدەین لەبەر ئەوەی عالەمەکە تووشی هەڵدێر نەبیت ئەگەر خەی لێ نەدێت تووشی هەڵدێر دەبیت. ئەم تیمانە بە بەردەوامی بە شەو بەڕۆژ لە کارکردن بەردەوامن بۆ ماڵینی ڕێگاکان و خوێ ڕێژکردنی شەقامەکان تا شەختە و بەستەڵەکی بتوێننەوە و هاوڵاتیان پارێزراوە بن لە ڕووداوی هاتوچۆ و هەر کارەساتێکی دیکەی مرۆیی. من بخۆم 23 ساڵە لەو بەڕێوەبەرایەتی کار دەکەم کاک ستار دەناسم لە وەکو سەربازێکی ون بەڕاستی ئەوەی لە دەستی دێ تەقسیری نەکردووە ئەزمونێکی باشی هەیە چونکە خۆی شوفێری گرێدەر بووە لە ویلایەتی دەستپێکردنی ژیانی و ئێستاش چاودێری پاکردنەوەی بەفری چاکردنەوەی سیانەی ئەو ڕێگەپانی ئەو ناوچەیە. یەکەم چشکە ئەمە هەرەکەتکەین لە ئەو ڕێگایە دوورە دەستە کە دەچین ئیشەی دەکەین ئیشی کە مەچینە عاتل دەبی ئەمە مەشینەکەی تا دەکەینەوە چاچ نەکەینەوە شەوی مەترسی دابە و شتی وای هەیە ئینهیارات هەیە دێتە سەڕێی سەهۆلە بە سەهۆلە سیارە دەخزی دەکەویتە ناوکەن دەچێ بەس ئیشەکەی هەر دەکەین. ئێمە داوا لەو شفێرانە دەکەین خاصن ئەوانەی سەرحدودەکان ئەوانی حاجی عومەران و ئەوانی سەرحدودەکان زۆر داوایان لێکەین کە ئەوانە بێ یەکەم چ زنجیری ببەستن زنجیریان لەگەر دابین دووەم چیز لەسەر خۆ بڕۆن چکە زادەکە وانە زادەکە زۆر هارۆزە هەموو شاخ و بەرد و چ دێتە خوارێ ئەگەر هێدی نەڕۆن ئەوانە تووشی هەڵدێر دەبن ئەمە لەبەر ئەوەی ئەمە ئەو جادێ خاوینەکە لە بەرەوانی تین کە زادەکە خاوینەکەن و دەبی ئەوانیش زۆر بە حماسەتەوە ئیشی خۆ بزانن نەکو ئەتوو وچی دەشتی پێی لێنێ و بڕۆی لە منتیقەی باڵەکایەتی نابی دەبی زۆر لەسەر خۆبی ئەگەنا تووشی هەڵدێر دەبی تووشی کارەساتە بیت دەبی ئەوانە هەموو ڕێنوانەکانی هاتوچۆی جێبەجێ بکەن.
ئەو بەڕێوەبەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبان بەڕێوەبەتێکی زۆر گرنگە و بەشێکی زۆر گرنگە کە چکە ئەگەر تەماشا بکەین ئێستا هۆیەکانی گواستنەوە بریتە لە هۆکارەکانی وشکانی یعنی لە ئۆتۆمۆبیل کە ئەو ناوچەی ئێمەش ناوچەیەکی سەختە یعنی ناوچەیەکە کە ڕێگاوبانەکانی سەختن پێویستی بە بەڕێوەبەتیەکی ئەوە هەیە ئەو بەڕێوەبەتی لە ئاست ئەو مەسئولیاتەیە و ساڵانەکە ئەو تیمەیان دێتە ناوچەکەی ئێمە چونکە ئەو ناوچەیەکی شاخەوی و ڕێگاکانیشیان ڕێگاکی سەختن و بەردەوام هەم ڕاماڵینی بەفر لەسەر ڕێگاکە و هەمیش ئەو داڕمانانەی ڕێگا کە دێنە سەر ڕێگاکە کە دەبێنە هۆی بربەست بۆ ڕێگاکە دروست بکەن و هەرقەلە و بربەست بۆ ڕێگاکە دروست دەکەن بتوان ئەو بربەست و ئەرقەلانە بەهۆی ئەو تیمە بە دڵسۆزی ئەو تیمە ناهێڵدرێت و کارەکانیان زۆر بە دڵسۆزانە جێبەجێ دەکەن کە زۆر گرینگە. دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 دەدرێت بە کاک عەبدولستار لە بەڕێوەبەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر هیوادارین ئەو خەڵاتە بێتێ هۆی ئەوەی کە کاک عەبدولستار زیاتر دڵسۆز بی و خزمەت بە نیشتیمانەکە و وڵاتەکەی بکات بۆیە کاک عەبدولستار پیرۆزە ئەو خەڵاتە.